بەخێرهاتنێکی گەرمتانەکەم و سپاسی ئامادەبوونتانەکەم. جارێ مامۆستایەکم پێی وتم ئیدریس بۆ ئەوەی بزانیت حکمڕانی سبەی چۆنە بێ وڵات پاشا ڕۆژ چۆن بەڕێواچێ گوێ لە سیاسەتمەداران مەگرە بڕۆ سەردانی پۆلی قوتابخانەیەک بکە سبەی ئەو پۆلە حکومەکە جا بە خەمی ئەو پۆلە خەمی ئێمە و ئێوەش بێ لە کۆتایی نواتەکان کە دنیا بەرەو میلینیۆمە ڕۆیشت نەوەی من نەوەی کۆتایی چەرخی بیست هاتە دنیاوە لە سەرەتاوە ئەم نەوەیە مژدەی دنیایەکی تازە لەگەڵ خۆیان هێنا بلۆکی ڕۆژهەڵات و هاوشێوەکانیان ڕووخا شەپۆڵێکی ریفۆرم متمانە دۆستایەتی ڕێزی بیر و باوەڕی جیاواز قبولکردنی یەکتری دەست پێ کرد بۆیە هیوای دنیایەکی فراوانتر ئازادتر ڕەواتر بەوەی بەرووبوومی بەشی هەمومان بکات سەرزەمین جێگای هەمومانی تێدا بێتەوە و ئێمەش نەوەی من و نەوەی ئێوەش ئەم دنیا تازەیە و گەردونە تازەیەمان خۆشتر بوێت و قەدری بگرین مخابن دوای 14-15 ساڵێ بەسەر لە دایکبوونی ئێمەیە من و نەوەی من ئەوانەی لە ژێر ئەو تروسکە ئومێدەی کە باسم کرد هەمان چیرۆک هەمان ڕوودا و سەربرد ئەبیستینەوە کە ئێوە شاید حاڵین ئەو هەلوو مەرجانەی ترسی ئەخستە دڵی ئێوەوە و بێداری ئەکردن تا سوبح ئەی بینینەوە ئەی بیستینەوە ئەی خوێنینەوە ئەو دنیا ناشرینەی ئێوە ئەتانویست ئێمە نەیبینین بەڕێوەیە بێتەوە ئایا کە مناڵان بڕژێنە سەر شەقامەکان تا بژێویان دابیم بکەن و نەچنە قوتابخانە گرفت نییە؟ ئایا کە دانیشتوانی گوندێک ئاوی پاکی خواردنەوەیان نەبێ تووشی نەخۆشی بن کێشە نییە؟ ئایا کە قوتابخانەیەک ئایا کە قوتابخانەی گوندێک شارێک داڕمێت لە کاتێکدا کە پۆلەکان پڕ بن لە قوتابی پرسیار نییە؟ ئایا نەبوونی سەنتەری ناوجەوانان کتێبخانە لە گەڕەک و ناوچەکانە خەمی ئێمە نییە؟ ئایا دنیایەکی جوان پڕ عەدالەتی کۆمەڵایەتی و سەرفرازی خەمی ئێوە نەبوو؟ ئەی خەمی ئێمە نییە؟ ئایا سیستمێکی پەروەردەی دروست لەسەر بنەمای چەمکی حاڵەتی پەروەردەکردن نەک سەرقاڵی کاری تر جێی تێڕامان نییە؟ ئایا ئەم وڵاتە مڵکی هەموو کوردستانیان بە گشت ڕەنگ و ئاین و بووچوونە جیاوازەکانەوە نییە؟ بۆیە نەوەی من نەوەی ئێمە ئەمڕۆ لێرەیە ڕوبەڕووی نەوەی ئێوە بێتەوە داوای یارمەتی و کۆمەکتان لێ ئەەکەین تا بە یارمەتی هەردوو لامان تروسکە ئومێدەی میلینیۆم نەکوژێتەوە دنیای ناشرین تەنیا سیاسەت دروستی ناکات هۆکاری تر زۆرن ئێوە لە من شارەزاترن بە ئەزموونترن لێگەڕێن ئەو تروسکە ئومێدەی ئێوە داتانگیرساند ئێمەش ڕادەستینەوەی دوای خۆمان بکەین ئیتر بە پێکەوە بەردەوام بین لە بڵاوکردنەوەی زەردەخەنە زۆر سپاستان دەکەم بەخێربێن